ڕۆژی هەڵەبجەیە بڕیاری بە قەزابوونی هەڵەبجە 155 ساڵی تێپەڕاندووە و ماوەی 2 ساڵە ئەم بەروارە کراوە بە ڕۆژی هەڵەبجە و ژمارەیەک چالاکی جۆراوجۆری تێدا ئەنجام دەدرێت. ئێمەش ساڵی پاریش پانێڵ کراوە ئەم ساڵ جیاوازتر باسکردنی چەند کەسایەتیە کە لێکۆڵینەوەیان کردووە و کتێبیان هەیە لەسەر ئەم بوارە باس لە مێژووی هەڵەبجە و سەردەمی ڕۆشنبیری و خوێندن و سەرجەم سێکتەرە جیاوازەکان بازەکرێت لە ژوورەوە بۆ میوانەکان ڕوونەکرێتەوە. لە هەر مەجالێکە سەیرەکەی خاوەنی مێژوویەکی زۆر گەورە و بەڕێزم بۆن منە لەلایەنی ئاینیەوە ئەبینی ئەم هەڵەبجە ڕۆژێ لە ڕۆژان ئەزهرێک بۆ خۆی یعنی قوتابیانی ئێران حتا وڵاتانی تر شوێنەکانی دیکەی عێراق جا لە هەموو کوردستان و خەڵکاتووە لە بیارە و تەوێڵە و لە شارە زورە ڕەنگبی ئەگەر بیژمێرین لە هەڵەبجاکەڵین هەڵەبجانی پارێزگای هەڵەبجە ئەکرێ بڵێم دەیان قوتابخانەی تیا بۆ قوتابخانەی ئاینی کە تایە ناوازەترین مامۆسای بەڕێز لە ڕووی توانای عیلمیەوە لە ڕووی هۆشیارکردنەوەی کۆمەڵایەتیوە هەڵکەوتووە. ئیداری پارێزگای هەڵەبجە سەرپەرشتی بەڕێوەچوونی ڕۆژی هەڵەبجە دەکات. پارێزگاری شارەکەش دەڵێ هەڵەبجە شاری زانایانی ئاینی و ناوەندێکی گەورە و گرنگ بووە بۆ بزافی ئیسلامی و ڕۆڵی حوجرە و قوتابخانە و مزگەوتەکانیش دیار و بەرچاوە. لەو کاتۆ تا ئێستا هەڵەبجە بنەماڵەی جاف شێخانی ئاینی تەریقەت وەسیان زەماڵە ڕۆڵ و نەخشیان و خەڵکی هەڵەبجە خۆی شارە زۆر خۆی هەورامان خۆی ڕۆڵ و نەخشێکی گەوریان لە ئاوەدانکردنی شارە بووە. دیارە لایەنی ئاینی ئەگەر ئێمە بیر بکەینەوە بەسەن هەڵەبجە لە بواری ئاینی لە بواری معریفە لە بواری خواناسی لە بواری غەزەل مزگەوتەکانی هەڵەبجە با پێ بڵم مەکتەبەکانی هەڵەبجە مەکتەبی ئاینیەکان و حوجرە و خانەقای بیارەوە تەوێڵە و حتا مزگەوتی خوڕمار کە ئیسە مەعالمی تایبەتی جوانی وەکو توراسی ئیسلامی ماوە ڕۆڵ و نەخشی خۆیان لە ڕابوونی ئیسلامی لە ڕابوون و مزافی ئیسلامی بۆ هەموو کولتوری ئیسلام و بۆ منتیقەکە هەبوو وەکو گوڵ. ئێمە تا چەند بتوانین گرنگی بین بە مێژوومان ئەتوانین گرنگیش بن بە داهاتوی خۆمان. هەر لەم ڕوانگەیەوە ئێمەش پێمان وایە هەڵەبجە مێژوویی زۆر بەرفراوانتری هەیە لەم مێژووی کە ئێستا ئێمە لە ئەمڕۆە ئەیبینینەوە. ئەگەر سێکەین 155 ساڵ لەمە پێش لەلایەن دەوڵەتی عوسمانیەکانەوە بەناوی گوڵ عەمبەرەوە ئەم شارە کراوەتە قەزا. لە 24 یازدەی ساڵی 1969 هەڵەبجە بووەتە قەزا. ئەو بەروارەش کراوە بە ڕۆژی هەڵەبجە کە 155 ساڵ پێش ئێستا دەکات. بەڵام بەشێک لە وڵاتیان و نووسەرانی پارێزگاکە دەڵێن دەبوو ڕۆژی هەڵەبجە ڕۆژی بە پارێزگابوونی بووایە و دەبێت دەموان شانازی بە پارێزگابوونی شارەکەمانەوە بکەین. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.